وخەڵکی هانەیە بۆ هەر حوتاوانە گەورەکە. بۆ نمونە ئەکبەر الکەبائیر چیە؟ الإشراك بالله. ئەو ناویناوە ئازادی بیر و ڕای. گەورەترین تاوانەکان شیرکە بە ئەڵڵا وەڵای ئازادی بیر و ڕای بە هەبێ حەڵاڵێک. دواو چییە؟ قتل النفس بغير حق. تو نفس حەڵاڵە لە پێناوی چیا بیکوژی؟ بەس دین وایە؟ ئەوە لە پێناوی نیشتیمانە بیکوژە، لە پێناوی حیزب بیکوژە، حەڵاڵ. باشە ئەوەڵێ لە پێناوی سەرخستنی دینە بیکوژە، نێڵی دینەکەی سەرخا بڵێ تیرۆریستە و بیکوژە، حەڵاڵە خوێنی. بۆ خوێنی چەندین مسلمان حەڵاڵ کراوە لە هەموو عالم بە کورسی کارەبایی و بە هەری ئەعدام و بە نازام چێمانە کە ئەیبین ڕۆژانە لە هەموو وڵاتەکانی عالەمە لە سێدارا درێن و کوژدێن و بڕێن لە بەرچی لە بەرەوەی دینەکەی ئەڵڵا سەرخ. سێم کەبیرە چیە؟ زینا، ئازادی سێکسی، حەڵاڵ. گیال فرێندێتی بۆی فرێندێتی قەیچێگە ها حەڵالکردنی ئەمانە چییە؟ یاسادانان بۆی قانونی بۆ دانەی بۆ حەڵالکردنی چییە حکومەکەی؟ کوفر نییە؟ بۆی پاشان هەر لە کەبائیرە با بڵێن حقوق الوالدین، بیبە بۆ خانەی بە ساڵات چوان خەڵوەتگەی پیری لەوێ داینی دیموکراسی وات پێڵێ ئەم کوڕ و کچاتوان تا بڕای لە باوکو دایکی خۆیان کەن لە دوای 18 ساڵیەوە کچە بڵێ من شوبەکیەکەم یەکەم کوڕە بڵێ من کێیەنمەێنم و بەریم لێتان و حاشاتان لێکەم دوورەکەم لێتان لای ئەڵڵا جەل جەلالە ئەکبەر الکەبائیر. لایە و مافێکی سەرەتایی منداڵ حەڵاڵە، هەر لە منداڵیەوە سەر لە 7 ساڵیەوە بەپێی یاسای جندەر لە ئەوروپایە مناڵ دەرئەکەن لە ژێر دەستی دایک و باوکیان. برایەک هەیە محامیە لە فینلەندە، ئێستا وازی لێ هێناوە بڕۆی کە هاتەوە پرسی بەیەمە کردوتم وازی لێ بێنە حرامە. وتی مامۆستا قەزیە هاتووە تەلام بۆ نمونە منداڵێک حەزیە کرد ڕەنگی پێستی بێ بەشین، دایک و باوکەکەی ڕێگر بوون لێ چوو لە مامۆسا لە مەکتەب بە مامۆساکانی وت مامۆساکان بەرزیان کردەوە بۆ سۆشیال و لە سۆشیال چوون بردیان بە مەواد و بە دەرزی بۆ شتانە ڕەنگی پێستیان کرد بەشین و هێنان. باوکو دایکیشی قسەیان کردە گیرە قانونە لەوێ. منداڵێک عمری 7 ساڵە هەرەوەنە لە مەکتەب بە مامۆساکانی وتبوو من کوڕم خۆزگایە کچە بووم تیانجاقی چێگاوکەین بە کچ حەزە لێ وتی حەزم لێ بکەن بە کچ. وتی هێنایان جلی کچانیان لەبەر کرد وردە وردە دەرزی و هۆرمۆنیان لێ تاوەکو تەبیعەتی بگۆڕن بۆ تەبیعەتی کچان. بەعکسیشەوە هی کچ بۆ کوڕ. دایک و باوکیش بۆی نییە قسە بکە، یاسای جندەرەوە بێ قوبوڵی کرد. ئەو جەندەرەی کە لێرە جەندەربازەکان هاواری بۆکەن باشە ئەیانەوێ لە ناو خەڵکە بیسەپێن. لە ئەنجامی ئەمانەیە هەزاران کەیسی واکە لە وڵاتی فێنلەندا دروست بوویتی گەورەترین خۆپیشاندان کرا لەلایەن خودی ئەلمانیەکان و سیکۆلارەکانەوە تیانە بێ و یاسا بۆشێنرێت بەستازە هەڵ ناوەشێتەوە هەتا پەرلەمان و حکومەت هەڵ نەوەشێتەوە و دانێکی کە دانە مەزرێ و هامواری ئەو یاسایانە نەکاتەوە تازە هەر بێت جێبەجێکرێت و جێبەجێکرێت و بگرە حکومەت وەزارەتی بۆ جەندەر لە هەموو ئەو دەوڵەتانەی ئەوروپای دانا و تەطبیقێکا بەسەریانە و یاسایانە. يعني أو ديمقراطية كما أو بري حقوق والدينا هر حسابنا كردنا بودايك وباو باشان أساسي دروز بوني عائلة وخيزان بريتيا لوي كجن بقسي بياو كديمقراطية لا بقسي كي يكساني بو أو بياوتي أم كرداني خومان كأهاتن لوي مقابلة بكرين بو ورقرتني إقامة وكيسي أنا كردوا محامية كاني أوانو بابلين حاكم كان يوانا هاتن المقابله انا كردنو ئێمەش وەکو مترجم زۆر جار بانگە کراین وتی لەناو محضەرەکەیە بۆ ئافرەتیانە وت کە هاتبوو لەگەڵ مێردەکەیە بۆ لەجوو ئەیانوت تۆ ئەبێ بزانی موڵکی ئەو پیاوە نیت ئەو پیاوە موڵکی تۆیە چ شتێکی وەکو ئەوە نییە کە تۆ تەوێ وای لێکەین ئەمە یەکەم ئەساس بوو پێریانەکە هەڵگەڕانەوە لە مێردەکەی کە لە ئیسلامە هەر ئافرەتێ 5 فەرزەکەی بکە لە فەرمودەی لە لەفزێکی تریا فەرمێ ئیمانەکەی بپارێزە 5 فەرزەکەی بکە مانگە ڕۆژۆکەی بگرێ بە قسەی مێردەکەی بکاتێتە بەهەشت پێوترێ لە چ دەرگایەکەوە چیتە بەهەشت چۆرە بەهەشت کەواتە گەروانەکە ناچێتە بەهەشت نا ئەو یەکەم شت فێریەوەیە کە بە قسەی مێردەکەی نەکە ئەنجا وتی پێیانەوت ئەم جلوبەرگەی لەبەردایە لە چی بەسەرەوە ئەو پێی کردووی یا حەزی خۆتە ئەوە گەر بیوتە ئەو پێی کردووان هەر سەلای بە قسەش کایگریت بیوتە حەزی خۆمە ئەیانوت کێشەمان نییە با پێوە بێ بەڵام سەیری کچان و ژنانی ئەمەشکە چەند خۆشە ژین و چۆن بە ئازادی بە دڵی خۆیان جلوبەرگ لەبەرەکەن و جوانن و جوانیەکانی خۆیان شانازی پێوەکەن تۆژە توانیەوە شانازی پێوەکەی قسەیان بۆ کرد کە
قەنەعەت کا بۆی کە لای بالاچکەی ئێمە هانتەین ئێمە پشتگیری دەکەین ئێمە هەموو شتێک بۆکەین شقە و بۆ جیاکەینەوە خانوو بۆ وێری مناڵەکانیش لە پیاوەکە دەسەنین پیاوەکە داوا سژنەکەین ئاوای لێکین بۆی نیە قسە باشە یعنی ئەو ئاوا دێن لەوێ بە سیستەمی دیموکراسی دینیان لێ داماڵن و لێرەش تقریبا وای لاتوە ئەم کچاڵەیە 15 ساڵە حەزەکە بڕوان ێرگە لە بخوا لە گازینۆ 12 شەو بێتەوە باوکی زلەیەکی لێ ئەتوانێت بڕوا لە تونند و جیهی شکات بکە باوکی ئەگرن دایکی ئەگرن ئەگەر نەیەڵێ حەزی لە کوڕێکە لەگەڵ یەچێتە دەرەوە گەر باوکی بیگرێ بڵێەوە تۆ حیای منە بەی ناموس مەشکێنی جەن دەربازەڵێت تۆ ئەوە ژن و کت شەرەفی تۆ نییە بۆ نییە قسە بکەی با بڕوە تۆ بێ شەرەفە سیستمی دیموکراسی وات فێڵ حەق نەبێ بەسەریەوە با بڕاتیەکە بیک تا لە وڵاتی خۆشمان نایبینین و وردە وەکو ئەوروپاشی لێ دێت چونکە ئێمە کە بەرەو ئەوان تەماشامان کردوەکوانمان لێیە بۆ معلوماتتان لێرەوە ئەبینین ئەحکامە ضەروریاتەکانی دین هەمووی لە دیموکراسیەتا ئیلغا ئەکرێتەوە هەر لە کوفر و شیرکەوە حەڵاڵ ئەکرێ هەتا وەکو بچووکترین تاوان و هەرچی ئەحکامی جینایاتیش هەیە هەر هەمووی ڕەفزەکرێتەوە بۆ نمونە لە دیموکراسیەتا ئینکاری چێکرێت جزیە شتیوانیە تۆ جزیە بێت کە گاوری کە جوولەکەی بێ مسڵمانەکە جزیە بن بە ناوی غەریبە و باجوور نازانچی ومانەوە باوانە میوانن لیان ناگرین با جزیە نێن باوان غەریبە و باجوانەش نێن کە یەهود و نەسارا عەفوەکرێن لێی یاخود حدودەکانی ئەڵڵا دەست بڕین و جەڵتکردن و ئەو بابەتانە ڕەجمکردن هیچی نەماوە هەمووشی ڕەفز کراوەتەوە بە پێی دیموکراسی یاخود یاساکانی ئەحواڵ شەخسی دوو شاهیدی ژن بەرامبەر پیاوێک لە مەسەلەی خوشک و برایە ئەگەر باوکیان بمرێ دوو بەش بە بەشێکە لە نێوان کوڕکچەکان ئەمانە هەمووی نابێ هەموو یەکسان بێ هەمووی هەڵوەشێنرێتەوە لە کاتێکە لە حاڵەتەکانی ترا زیاترە درێ بە ئافرەت لە پیاو ئەویان هەڵناوەشێن ئەوان بە بێقین